بەڵێ مەترسی لەسەر ڕوودانی شەڕی ناوخۆ لە سووریا هەیە بەپێی ئەو شرۆڤەیە کە شرۆڤەکاران دەیکەن، بەڵام لەلایەکی ترەوە بابەتێکی جیاوازتر هەر لەسەر سووریا قسەی لەسەرەکە لەگەڵ میوانمان دکتۆر محەممەد عومەر مەولود کە پسپۆڕی دەستوریە تایبەت بە دۆزی کورد لە سووریای نوێ دەمەوێت گفتوگۆ بکەم. دکتۆر سپاس کە ئامادەی لە کوردستان 24 دۆزی کورد لە سووریای نوێ لەکوێ هاوکێشەکەیە؟ ئایا بەرەو کۆ ئەڕوات؟ ئایندەیەکی گەشی لێ چاوەڕوان ئەکرێت گەشتبینن بە دۆزی کورد لە داهاتوو یاخود مەترسی هەیە لەسەر دۆزی کورد؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. پێشەچی پیرۆزبایی لە گەلی سووریا و میلەتی کورد لە سووریا دەکەم بە بۆنەی ڕزگاربوونیان لە سیستەمی دیکتاتۆری بەشار ئەسەد و لە ڕژێمی حزبی بەعسی سووریا. بەڕاستی دۆزی کورد لە سووریا بابەتێکی زۆر گرنگە، لەبەر ئەوەی یعنی برایانی کوردمان لە سووریا هەتا ئێستا مەحروم بووینە لە هەموو ماف و ئازادیەک لە وڵاتە، هیچ مافێکیان نەبووە، یعنی و هەر بڵێ بە هاوڵاتیش حساب ناکرێت، چونکە لەبەر ئەوەی هەندێ ماف هەیە کەەوە مەسەڵەن یعنی شتێکی زۆر سادەیە ئەوانە نەیان بووە. بۆیە ئێستا بە قەناعەتی من ئێستا فرسەتێکی باشە، هەلێکی چاکە بۆ ئەوەی میلەتی کورد لە سووریا بە هەموو لایەنەکان یەکەم جار پێویستە یەکتری گیر بن، یەکگرتوو بن و داوای مافەکانی خۆیان بکەن و سەبارەت بە سووریا وەکو وڵاتێک هەتا ئێستا ڕژێمەکەی سیستەمی سیاسەکەی سیستەمێکی مرکزی بووە، ناوەندی بووە و تاکلایەنە بووە و حزبی بەعس حکمی کردیە و تەنها یعنی لە بۆ قەومیەی عەرەبی بووە، نەتەوەی عەرەب بووە، یعنی ئەتراف و شتێکی بە پێکهاتەکانی تر نەکردووە. باشە، زۆرینە هەر بۆ عەرەب بووە و پێکهاتەی تر بەشداری نەکردووە. ئێستا چەند گرنگە کە کورد لە نووسینەوەی دەستوور لە دام و دەستگاکانی ئەم حکوومەتە نوێی سووریا جێی خۆی بکاتەوە و دام و دەستگاکانی تێکەڵ بەوان بکات لە نووسینەوەی دەستوور بەشدار ببێت؟ تا چەند گرنگە ئەمە بۆ کورد؟ ئەگەر دەرفەت بدەی بەردەوام دەوم لە قسەکان، یعنی بۆ ئەوەی هێشتان تەواو نەکردیە زەحمەت نەبی. طبعا بەنسبەتی ئێستا یەکەم ئیشی ئەو یعنی خەڵکی سووریا ئەوەیە کەوا پێویستە سیستەمێکی سیاسی تازە دابڕێژن کەوا زۆر جیاواز بێ لەگەڵ سیستەمی سیاسی پێشوو و دوای ئەوەش طبعا یەکەم هەنگاو دەبی دانانی دستور بی، دامەزراندنی دستورێک. ئەو دستورە دەبی چۆن بی؟ دستورێک بی کەوا ئاعتراف بە پێکهاتەکان بکە و مافی پێکهاتەکان بەرقەرار بکە و بە قەناعەتی من لەبەر ئەوەی سووریا کۆمەلگای سووریا کۆمەلگایەکی چەندایەتیە، کۆمەلگایەکی یعنی فرە پێکهاتەیە، لەبەر ئەوە پێویستە سیستەمەکەی سیستەمێکی فیدرالی بی، یعنی لامەرکەزی بی. لا مركزي طبعا ولا مركزي جوري هي لا مركزي إداري ولا مركزي سياسي. طبعا لا مركزية السياسي باشا لبو أو يعني أو ولاته. وطبعا هندي خلق هي استا كدجمني يعني كردن براسي درن كاكا امنا مانوي سوريا دابش به براسي ام قصيا هيج اساسي نيه سيستمي فيدرالي هيج ولاتك دابش ناكا او تفرمو امريكا 200 قصور صار سيستمي فيدراليه حتى اسيك دولته هيج دابش بونيتشي بسر دانهاتيه هروها عندها 25 ازموني فيدراليه هي هميان زور بقوته بهيزنو يقرتونا امجا لبر اوا بقناعتي من پێویستە سیستەمی سیاسی لە دستوری داهاتووی سووریا سیستەمێکی فیدرالی بی و مافی هەموو پێکهاتەکان بەرقەرار بکاتن و طبعا لێرەشدا کێشەیەک هەیە دەڵێ مەسەن لە ناوچەکانی سووریا تێکەڵاوی هەیە لە نێوان کورد و عەرەب و سریان. طبعا سیستەمی فیدرالی بە قەناعەتی من و هەروەها شەخۆی لە ئەزمونەکانی جیهان یعنی دیارە کە زۆر جار لەسەر ئەساسی جوغرافیە،
يعني سیستمی فدرالی لەسەر ئەساسی جغرافی دەکرێتن طبعا ناوچەیەک ئێستا مەسەن وەکو يعني باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەو ناوچەیە ئێستاکەوە هێزەکانی سووریای دیموکرات يعني سەیطرەیان کردو سەری و ملەتی کورد لەوێ يعني زۆرینەیە پێویستە ئەو ناوچەیە بێتە هەرێمێکی فدرالی و ئیدارەیەکی ذاتی خۆی هەبێ و يعني خوي حكمراني خوي به وطبعا هروه لناو لتشوارتشوي دولتي سوريا طبعا دكتور فدرالي دكتور اگر درفتم ببینش پرسیاری زورم هەیە با بتوانم پرسیارەکانم لە بەڕێزت بکەم پێت وایە کە دەسەڵاتدارانی ئێستا تاوەکو ئێستا بەمبەستمەوانی سووریایە دەسەڵاتدارانی ئێستای سووریا تا ئێستا مؤتەمەرێکی نیشتیمانیان نەکردووە بانگێشتی کوردیان نەکردووە دەبینین هەموو لایەک سەردانی دیمەشقەکەن هەر لە لانی تورکیەوە لانی عراقیەوە و زۆر لە وڵاتان پەیوەندیەکانیان دروستە لەگەڵ سووریا و حکوومەتەکە ئێستا بەڵام ئەوەی کە ئێستا ئەیبینین بانگێشتی کورد ناکرێت مؤتەمەرێکی نیشتیمانی ناکرێت ئەمە چی لێ خوێنرێتەوە کە کورد بانگێشت بکرێت لەگەڵ کووردا قسە بکرێت چونکە پێکاتەیەکی سەرەکیە لەوێ بەڵێ ئەمە لەنجێکی زۆر گەورەیە بەڕاستی هەمومان هەستی پێ ئەەکەین کەوا ئێستا ئەوە تقریبا لە بۆ مانجێک ئەچێ ئەم ڕژێمە ڕووخاوە و ئەم حکوومەتە ئەم ئیدارە تازەیە دامەزراوە و حکومڕانی ئەکاتن هەتا ئێستا نەمان دیتوە هیچ هەنگاوێکی ئیجابی ئەرێنی بەرامبەر بە ملەتی کورد بنوێنیتن و یعنی قسەی وا بکاکەوە ئەرێنی بە نسبەتی ملەتی کورد کەوا ملەتی کورد مافی خۆیەتی و دوای ئەوەش یعنی ڕاستەکەی قسەی جەنابتە یعنی کەوا دەبوایە دعوەتی نوێنەرانی کورد بکرێ و قسەیان لەگەڵ بکرێ لەبەر ئەوەی ملەتی کورد لە سووریا یعنی خەباتێکی زۆری کردیە و دەورێکی زۆر گەورەی هەبووە لە ڕوخانی ڕژێمی ئەسەد لبر أو يعني أما طبعا بقناعتي من أم يعني أم هالويستي حكومتي تازي سوريا وابزانم لجير كاريجري تركيا بقناعتي من تركيا دوري هي لما يعني ما بس تركيا براسي دجمن داري ما فكاني كل أم حكومة انتقالية كدروست كراوة زور ئەوەندە بە پەرۆشەوە نەبن بەدەم داواکاریەکانی کوردەوە بچون جارە لایەکەوەدان دایان ناو خەریکی بابەتی دیکەن یعنی ئەوەندە بابەتی کوردیان بەلاوە گرنگ نییە يعني زۆر شتەکە يعني دیارە يعني زۆر دیارە و يعني وەکو بڵێ شتێکی زەقەکەوە يعني هەتا ئەستا هیچ هەڵوێستێکی ئیجابی بەرامبەر بە ملەتی کورد لە سووریا نەکراوە يعني ئەمە يعني لەنجێکی زۆر گەورەیە بەڕاستی يعني جێگای پرسیارە باشە بۆچی يعني بۆچی مەسەن ئێستا مەسەن دروزەکانیش ئەوانش کەمایەتێکن لە سووریا يعني وەکو بڵێ زیارەتیان کردن لە دەرعا وچوونە لایەن وەلی جمبرات کەوا يعني وەکو بڵێ سەرکردەی دروزەکانە هاتە دیمەشق يعني هەڵوێستێکی زۆر ئیجابیان هەبوو بەڵام لەگەڵ ئەوەشە بەرامبەر بە کورد هیچ هەڵوێستێکی ئیجابیان نەبووە يعني بەڕاستی ئەمە جێ مەترسی و جێ پرسیارە داوا دەکرێت لە سووریا هەبێت دروستەکات تا چەند مەترسی دروستبوونی شەڕ دێنێتە ئاراوە والله براسي استا وضع سوريا زور لخطر داية بقناعتي من لبر اوي ام حكمة انتقالية كوادا مزراوة براسي اما يعني هن مقدرته تواناي اوينية ادارة سوريا بك لبر اوي او وزيران كدان دراينا او حكومة كدان دراينا او انا يعني فصيلة يكبون لو جماعتي كوا بجداريان كدي لشورشي سوريا اما انا همو فصائل كانينا همو هيزا كانينا دواي او يعني امانات حتى استوى دياره وكوبلي يعني دصراتك كان وكوبلي او كردو قرخ كردو ولا بو خويان يعني اما طبعا ائتلاف الوطني السوري هي يعني زور بلاين هي يعني بخبات جير لسوريا زور ل 2011 وانا خبات كان يعني امانه هم براويز كراون تنها استا لجماعتي خويان هي تحرير الشام حكومه دائن وزير دائن يعني امرش براسي زور جي رخنا قرتنا يعني زور كس رخنا لو ايشا اقري يعني امانه حكومتي انتقالي ام حكومه انتقاليه حرسن دليل وماوي سيمان قبل امسيه يعني براسي ايجابي
خرابیاتی تێدانە لەبەر ئەوەی کورتی گەروەڵام بدەیتۆ لە ئەگەری هەمووەمانەی کە باست کرد کورد ئەبێت چی بکە؟ والله كرد من بقناعتي من بنسبتي ملتي كرد باشترين هلا لبو ملتي كرد كوابي دا قريب كاتن يعني نسيتنا او بروسيس سياسي حتى اعتراف اقرار بما فكاين كريم لبر اوي ملتي كرد لسوريا براسي زور مظلومه وزور مقدوره وهيس ما في شيني حتى استا لبر اوي يعني بقناعتي من نابي ببي اقرار كردن بما فكانيان باش داري لهيش حكومتك بكن بله اما سپاس دەکەین دکتۆر محەممەد عومەر خباتی خۆشیان بەردەوام بن لە خەبات لەبەر ئەوەی ئێستا دۆزی کورد لە سووریای نوێ گفتوگۆمان لەسەر ئەو پرسە کرد سپاس دەکەین کە لەگەڵمان بوویت.